الله وبركاته. من تابي محسن عبد الباقي محمد لنوري حكمة للقي هلا جي شهيد لدو هزارو نوة لقي هلا جي شهيد لنوري حكمة دام زراوة لو كاتوا سباسي أخوي جورأكين كوابر دوامين لأخوان راس خوانوي قرآن بابتي تجويد وباشان بردوام بونو لبران من ولقلوا كتابيا برزاني ترى تواني من كوا أم مولتا بدز بينين وهروها بتوانين بقينا كوتاي لأخوان دني بابتي تجويد والحمد لله امتحان وتاقي كرنويكي صد فرسالي كرا وتواني من أم جروبا وأم بولك استا حاليا كجيشنا كوتاي وهروها مولت من ورقلت الحمد لله سركوتوبين أو بيغمبري كوا خلات كرا لآسمان بو بيام الشرينا بو يما مستاي جيهان ناوم روجوان ياسين عالية ماوي دو ساڵە بەشداری خولێکی تەجویدمان کردووە کە تێدا مۆڵەتی جوانخوێنەی قورئانی پیرۆز وەرەگرین لەلای مامۆستای شارەزا و پەیام بۆ گەنجان ئەوەیە کە کاتە فەڵاقەکانی خۆیان بۆ بڕکەنەوە کە فێری عیلمی دینی و ئاینی ئەو شتانە بن یعنی تەجوید و جوانخوێنەی قورئانی پیرۆز و تەفسیری قورئان و لەبێرکردنی قورئانی پیرۆز چونکە ئێمە ئەزانین کە بۆ توێشوویەک بۆ دایک و باوکمان یاخود بۆ خۆمان لەو دنیا پێویستە لە قیامەتە بۆ نمونە پێویستە توێشیەکمان هەبێت ئەمە شواکە کە ئێمە بیرکەینەوە لەو دنیامان. من زانا مصطفى صالح كتابي مولا كدرا ولا قراءات إمام عاصم بهدو الروايات إمام حفص إمام شعبان لأخوي جورا أقارينا وأم إجازة بيدانا من أم ولا بيدانا من ماي هداية خير وبركة الدنيا وباشا وتيشو باداش يبرج قيامة من والأخوي جورا أقارين لو أنا بينك القرآن حجة بدسما ونكا حجة لسرمان القرآن شون ماي فضل بشارة ورحمة بو الدنيا بهمان شيوا ماي سرفرازي وكلابرزي وسرفرازي بندي للروج القيامة بلام وكو شي عسني بصير رحمة إخوة اللي بيفرميت رحمة إخوة لو كسبيت كسيري قرآنك أجر كدو وكاني موافقة قرآن بو هو إنسان صفاسي إخوة يقول كار بلام أجر زاني کردەوەکانی موافقەتی قورئانی بەڕاستی ئەوە بەدواداچوون بۆ خۆی بخات و خۆی شاکاری ئەمەش ساڵانێکە لە خزمەتی مامۆسای بەڕێزمان مامۆستا عومەر ئەمین خوای گەورە پاداشی باتەوە هەوڵ و یارمەتی خوای گەورە فەزلی خوای گەورە ئەو مودەتانە کە لە خزمەتی یابووین توانیمان ئەم ئیجازە بەدەستبێنین ئەم وڵەتە بەدەستبێنین لە خوای گەورە پاڕێنەوە ئێمەش کەسان نەبین خۆمان بەهرەمەندین و خەڵکیش لە ئێمەوە بهرمن بيت وفايك نابي نبيلي كينو أبي بچاوي ريز وزيرانكي وخوي رب العالمين أفرمين وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. بسم الله الرحمن الرحيم. خوش حالم بمديدارا ئێمە وەک دەستگای نوری حیکمەوە پەرۆدۆ ڕۆشنبیری لقی هەڵەبجە بەردەوامی لە کار و چالاکیەکانمان یەکێک لەو چالاکیانەی کەوا ئەمڕۆ بەنیازین ئەم خوشک و برایەمان عەزیەت داوە ئەنجامی بدەین بریتیە لە پێدانەوەی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز تەجوید بۆ خوشکان و برایان کە ژمارەی برایان 20 برایە و ژمارەی خوشکانی 37 خوشکە بە کۆی هەر هەمویانەوە ئەبێ بە 57 بەشدار بوو کە ئەمڕۆ خەڵات ئەکرێن. مەبەستمان لە خەڵاتەکەش ئەوەیەکەوە ئەو مامۆسانی کە مۆڵەتیان ئەدەینێ لە داهاتوە ئەو مامۆسای گوتنەوەی تەجوید لە
سەرجەم بازنەکانمان کەوا هەمان لە سنووری لقی هەڵەبجا ئەم مۆڵەتی کەوا ئەیین ئێمە هەر قوتابیەک لە هەشتا کەمتری هەبێ مۆڵەت وەرناگرێت هەبێ قوتابیەکە هەشتا بێنێت لە سەد تا ئینجا ئەتوانێت دەرچێت بۆیە ئەو بربەستەشمان داناوە نمرەیەکی باش بەدەست بێنێ بۆ ئەوەی بەسەرکەوتوی بتوانێت هەم خۆی قورئان بە باشی بخوێنێتەوە و هەم بتوانێت ئەوەی کە ئێڵێتەوە سەرکەوتوو بێت لە کاتی وتنەوەیدا. نەتیجەکەی قبوڵبوون دڵخۆشی ئێمە کە کۆمەڵێکی زۆرترمان بڕیاردابوو